دەبینی لە سەئاستی عێراق 175 ئەو بەندیخانانە ناتوانێت ئەو مەساحە سزنیە بۆ بەندکراوان دابین بکرا. گەیشتۆتە ئەو حەدەی کە هەندێک لە سزنەکان 3 ئەوەندەی تاقەی ئیستیعابی خۆی خەڵکی تێدایە، بەواتای لە جیاتی ئەوەی بۆ نمونە 100 کەس وەربگرێ، چونکە تاقەی ئیستیعابیەکەی ئەوەندەیە، بەڵام لە واقعدا دەبینی زیاتر لە 300 و ئەوەندە کەسە خەڵکی تێدایە. یەکێک لە سزنەکان تاقەی ئیستیعابیەکەی بۆ خۆی 5,000، حالیەن 7,200 کەس لەوێ دەژێ، یعنی 2,200 کەس زیاتر لەو تاقەیە کە بۆ خۆی هەیتە. طبعاً کاتێک کە تۆ ئەگەر ژوورێک 5 کەس بوو تۆ 10 کەسی تێخەی دیارە لەسەر حسابی ئەوەکانی تر دەبێت. ئەوە دوو جێگەی خۆیەتی کە دوو نمونەی زۆر زەق بەسەریعی بەسەری دابڕۆین. لە یەکێک لە گرتوخانەکانی عێراق لە ناسڕیەیە بالتەحدید تاقەی ئیستیعابی ئەو شوێنێ کە دیاری کراوە بۆ نەوجەوانان بۆ خۆی بۆ 15 کەس کراوە، بەڵام کاتی کە ئێمە سەردانیمان کرد 40 منداڵی لێبوو. مدیری سزن گوتی ئێمە ناچارین کە نیوە شەو بین 20 لەو منداڵانەی کە خەوتون بە خەبەریان بێنین بۆ ئەوەی 20ەکەی کە تا بەیانی بخەوت. و تەسەوری مەساتێک کە منداڵ تا لە ئێوارەوە تا سعات 12 بخەوێت، لە سعات 12 تۆ هەڵیستێنی بۆ ئەوەی 20 کەسی کەچێت تا بەیانی بخەوێت. ئەوە یەکێک لە نمونونەکان. لە هەرێمی کوردستانیش لە یەکێک لە چاکسازیەکانی ئافرەتان ژنان حاڵەتێک تۆمار کراوە، پێم وایە هەر لە تاریخی عێراقەوە یەکەم جارە حاڵەتی ئاوا تۆمار بکرێ کە ژمارەی ئەو منداڵانەی لەلایەن دایکیانن لە بەندیخانەکان ئەوەندە و نیوی بەندکراوان بوو.